پەیمانگایەکی نەوتی ئەهلی لە کفری دەکرێتەوە و بڕیارە بۆ ساڵی داهاتووی خوێندن خوێندکار وەربگرێت. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئیمزای لەسەر بڕیاری ڕەزامەندی کردنەوەی ئەو پەیمانگە ئەهلیە کردووە. خەڵکی شارەکەش چاوەڕوانن پەیمانگاکە ڕۆڵی لە گەشەکردنی ناوچەکەدا هەبێت. منطقێکی نەوتیە و ئەو کۆمپانیان لەم دەوروبەرە کە هەن کۆمپانیەکان پێویستیان بە خوبەرا هەیە بە دەستی شارەزا هەیە و دەستی شارەزاش کە لە دەرەوە دێ ئێستا تەکلیفەیەکی زۆرتر لەسەرەکەوە بۆیە بە تەکید هەلی کارە ڕەخسەنێ بۆ ئەوەی کە لە داهاتووە دەرچوانی پەیمانگا و ئەوانی کە ئێستا ڕۆکەنە شارەکانی دیکە و پارێ زۆرەدەن لێرە ئەخوێنن لەم پەیمانگاوە دواتر لە شوێنەکانیشا کاریان بۆ فەرهەمەکرێ. ئەمە کاریگەریەکەی لە ڕووی اقتصادیوە کاریگەری گەوری لەسەر ناوچەی گەرمیان بەگشتی و کفری بەتایبەتیە بێ، بەڵام ئەگەر حکوومەت بتوانێت ڕێکی بخا لەگەڵ کۆمپانیەکانە چونکە دواتر هەلیکارەکە لەلای ئەوانەوە دەست پێکە. ماوەی 2 ساڵە ژمارەیەک لە چالاکوانانی کفری کەمپینیان بۆ کردنەوەی پەیمانگایەکی نەوتی ڕاگەیاندووە. داوایان کرد حکوومەت ئەو کارە بگرێتە ئەستۆ، بەڵام ئێستاش کە پرۆژەکە بەجێ دەهێنرێت ئەو چالاکوانانە گەشتبینن کە کاریگەری بۆ بوژانەوەی ژێرخان و سەرخانی سنوورەکە هەبێت. کفری یعنی ئەرزێتێکی مناسبی هەیە بۆ ئەوەی پەیمانگایەکی لەم شێوەیە بکرێتەوە. خۆشبەختانە ئێستاکە وەزارەتی خوێندنی باڵا ڕەزامەندی دەربڕیە و تاوەکو پەیمانگایەکی لەو شێوە لە کفری بکرێتەوە. ئەمە مژدەیەکی خۆشە. کفری کێشەی بێکاری و نەبوونی کەسابەتی تایە. پێم وایە ئەم پەیمانگای لە داهاتوودا ڕۆڵێ بێ لە دروستکردنی کەسابەت. دەتوانێت هەلێکی کار بۆ خەڵکی ناوچەکە و بۆ خوێندکارەکانیش بڕەخسێنێ کە لە داهاتووە بتوان پاشە ڕۆژی خۆیان دابین بکەن. ئەمە لە لایەکی ترەوە دەبینین ئەو خوێندکارێکی کە لەم بەشە ڕوجەکە باخەتە دەرئەچێ ئەتوانی سوودی لێوەربگری بۆ ئەو کۆمپانیایانە. گەرمیان و کفری ناوچەیەکی دەوڵەمەندە بەنەوت یەکێک لە کێڵگە نەوتیەکانی لە قۆناغی بەرهەمهێناندایە. کۆمپانیا نەوتیەکان بەردەوام سەرقاڵی دۆزینەوە و هەڵکەندنی بیرە نەوتی تریشن لە ناوچەکەدا. ئەم فاکتەرە هەوێنی کردنەوەی پەیمانگە نەوتیەکەی کفریە کە چاوەڕوان دەکرێت بۆ داهاتووی ناوچەکە گۆڕانکاری گەورەی پێبێت. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.